ئێمە ئەمڕۆ لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری و بە ئامادەبوونی بەڕێز وەزیری بازرگانی هەرێمی کوردستان و نوێنەری وەزارەتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان و نوێنەری جوتیارەکانی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان کە زیاتر نزیکەی 100 جوتیارێک ئامادە بوون لێرە لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ ڕاوێژمان کرد سەبارەت بە ئایندەمان بۆ پارەی گەنمی جوتیارانی 2014 2015 2016 کە دیارە بڕەکەی 557 ملیار دینارە لە حکوومەتی عێراقی ماوەتەوە. ئێمە وێ ڕای دەستخۆشیمان و پێزانیمان بۆ هەموو ئەو هەوڵانی لە ڕابردوو کراون لەلایەنی بەتایبەتی هەوڵەکانی بەڕێز سەر و کۆمار و پەرلەمانتارە بەڕێزەکان لە پەرلەمانی عێراق و دیارە وەزارەتی بازرگانی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان و ئێمە لیژنەی کشتتوکاڵ و ئاودێر لە پەرلەمانی کوردستان هەوڵ دراوە بەڕاستی بەڵام تا ئێستا تا ئەم کاتەش ینی بە شێوەیەکی کردەیی هیچ بەدەستەوە نەهاتووە. ئێمە ڕاوێژمان پێکردن کە ئایا ئەگەر مەسەڵەن ئەم پارەیە بە شێوەی لە شێوەکان کەم بکرێتەوە یا مەسەڵەن بە میکانیزمی بە قۆناغ بیدرێ سعری مەدعوم باز دەکرێت جاری وایە سعری تیجاری هێندێکی باز دەکرێت چۆن بێ ئێمە ڕاوێژێکی بەڕاستی فراوانمان کرد بە نوێنەرانی جوتیارانی هەرێمی کوردستان لێرە لە هۆڵی پەرلەمان گەیشتنەوە ئەنجامە. لیژنەیەک پێکهێنرا لە لیژنەی کشتتوکاڵ و ئاودێر لە پەرلەمانی کوردستان، وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان و بە هەماهەنگی بەرپرسانی هەرێمی کوردستان لە بەغدا و پەرلەمانتارەکانی بەغداش. ئێمە هەوڵ بدەین ئەم لیژنەیە بەڕاستی بۆ لەمە دووە بە دوواداچوون بکە و ڕاوێژ دەکا و دەربارەی ئەو پارەیەش زۆربەی هەر زۆری ڕێی ئامادەبووان ئەمە بوو کە ئەوە شایستەی دارایی جوتیارانی هەرێمی کوردستانە و ئێمە هیچ کامێکمان بەڕاستی دەست هەڵناگرین لەو شایستەیە ئەم قۆناغەش نەبێ قۆناغێکی کە ئێمە هەوڵ دەدەین کە ئەم شایستەیە بەدەست بێنین بۆ جوتیارەکانمان. بەڵام ئەمە دەمێنێتەوە سەرەوەی کە ئەگەر بە مفاوەزات و گفتوگۆ بە هەر قۆناغێک بە هەر میکانیزمێک بێ کە شایستەی دارایی جوتیارەکانی هەرێمی کوردستان دابین بکرێت ئێمە کێشەمان نییە. واتە بە قۆناغ بێ واتە بە شێوەی قۆناغ بێ بە شێوەی ئەقسات بێ ئێمە کێشەمان نییە بەڕاستی بە دوای دادەچین و هەوڵ دەدەین ئەمە دابین بکەین. هەڵبەت بە ئەو لیژنەیە کە باسم کرد بڕیارماندا کە نوێنەرانی جوتیارانی پارێزگاکانی هەولێر، سلێمانی، دهۆک هەڵەبجەشی تێدا بێ بۆ ئەوەی ئەوانیش بەشدار بن. ئەیدێمە چاوەڕ دەکەین کە دیارە هەندێک بەڵێن وشت دراون لە ماوەی بزانین داخۆ تا هەفتەی ئایندە چی دەبێ دەنا ئێمە لە هەفتەی ئایندە دەست بە هەوڵەکان و جمزۆڵەکانمان دەکەین. ئەمن پێم وایە خەلەلی گەورە لەلای عێراق زانی بوو ڕاستە ئەمن باسم کردیانی ینی ئێمەش بەڕاستی کەم تەرخەم بووین ئێمەش ینی هەڵەمان هەبوو لەو قەزەیدا بەڵام هەر چۆنێک بێ عێراق گەنمەکەی وەرگرتووە و گەنمەکە دراوە بە معامل ئاردەکان و کراوەتە ئارد و خراوە نەماوە. دەنا ئێمە لە سەفەرەکەی ڕابردوومان لای وەزیری بازرگانی عێراق گوتمان کاکە ئەگەر ئێوە کێشتان هەیە لەگەڵ ئەم بابەتەیە گەنمی هاوردەیە گەنمی خراپە هەرچی هەیە ئێمە گەنمان نەداونێ گوتیان با فەرمونون گەنمەکەمان تەسلیم کردن ئێستا ئەمە گەنمی دەبینەوە کوردستان گەنمەکەی دەبینەوە پارەمان مەدەن یەک زەرە داوای پارە ناکەین گوتیان گەرم نەماوە وەکو لێوەستوو ڕیفە یەکم با باخر مادەم خوراوە و ینی خەرج کراوە ئێستا خۆ دەبێت پارەکەی بدەیت ینی خۆ گەنمت خواردووەت و گەنمت وەرگرتووە ینی بەڕاستی منتیقێکی معقول نییە ینی بەڕاستی بەڵام کاکە ئەو گەندەڵی و ئەو بازرگانی چاوچنۆک و بەڕاستی بە تەماعانەش ئەوە قوڕیان بەسەر ئەم فەلاحە فەقیر وەجارە نەکردووە بەڵێ ئەندازەیەک سیاسیش تێدا پێم وایە پەیوەندەکانی هەرێمی بەغدا باش بێ بۆ پتە بێ وەردەسەر بابەتەکانی کە ڕێک بکەون قەناعەتم ئەمەش چارەسەر دەبێت. من لێرەوە داوا لە پەرلەمانی عێراق ئەەکەم، داوا لە ئەندام پەرلەمانەکانی عێراق ئەەکەم، داوا لە سەرۆکی حکوومەتی
عێراق کوردستان دەکەم عەفوەن داوا لە سەرۆکۆمات دەکەم بێنە سەر خەت بۆ جوتیاران بەڕاستی زڵمیان لێ کراوە بەڕاستی ئەو جوتیارانەی کە چەنای چەند ساڵە چەنەها شۆڕژ لەسەری دروست بووە بە ئەرک و ماندووبوونی جوتیاران ئەم شۆڕشانە پێک هاتووە ئەم شۆڕشانە خەباتیان کردووە قوربانیان داوە وەزیری بازرگانی تەنها ئەوەی بە ئێمە و چەند جارێک ڕۆیشتۆتە بەغا دانیشتووە لەگەڵ وەزیری بازرگانی عێراق گفتوگۆیان لەسەر ئەوە کردووە چۆن پارەکە تەواو بکەن و پارەکە بنێرن من لێراوە ڕای خۆم دەرەبرم هەموو پارەکە حازرە چۆن بماندنێ و چی بکرێ ئەمە تەنها مبەڕڕە 556 ملیار لەسەر حسابی وەزارەتی بازرگانی عێراق حازرە پارەکە بە سیاسی کراوە ڕاگیراوە داوا لە سەرۆکی حکوومەتەکەم داوا لە سەرۆکی هەرێمەکەم داوا لە ئەندام پەرلەمانەکانەکەم بایکۆتی پەرلەمانی عێراق بکەن لەسەر مافی جوتیاران ئەوە ئەستۆی لە ملی حکوومەتی هەرێمی کوردستانم پارەی بۆ ئێمە وەرگێ هیواداریشم بە زووترین کاتەم پارەیمان بۆ چارەسەر کردنەگەنا ئێمە هەڵوێ ستونمان دەبێ وەکو جوتیارانی هەرێمی کوردستان ڕێگە لە سایل نالین گەرمی بڕوا بۆ سایلوەکانی خواروی عێراق سایلوەکان دەگرین بەنداوەکانی دوکان بەتەمای بگرین یەک سۆ ڕاونێلین بڕوا بەڕاستی بۆ خواروی عێراق ئەم پارەیمان بۆ بە زووترین کات بۆ جێبەجێ نەکا ئاگاداری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە زووترین کات بێتە سەرخەت ئەم پارەیمان بۆ چارەسەر بکە ئەگەنا 1500 جوتیارین بەنداوی دوکان دەگرین وەڵڵا نە قەترایی پێدا بڕواتە خوارێ هەموو جوتیارەکانیش لەسەر خەتین 250,000 جوتیار چاوەڕێ ئێمە وەڵامێکی خۆشی بۆ بەرینەوە بڵێ دەیگرین بە 1500 جوتیار و دەیگرین هەموو شتێکمان پێ دەکرێت سوێنێک سارەی وەزارەتی تیجارەتی عێراق بێ گەنمبارکە لە سۆیلەکانی هەرێمی کوردستان نانی یەک قەترە گەنمبارکێ با حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت بەڕاستی ئەم نەخێر نهاتۆ سەرخەت و هیچ هەوڵی داوە بەڵام ئەو هەوڵدان نییە بەڕاستی یەکێتی پارتی بەڕاستیان نییە ئەگەنا بەڕاستیان بێ بە 24 سعات دەتوانن پارەی بێنن بەڵڵاهی ماڵی مام زەلال و ماڵی مەسعود بەرزانی بەڕاستیان نییە پارەی بێنن شتی زۆر لەوە گەورەتر هەیە باسیکەن ئەمە شتێکی بەسیتە باسی ناکەم بۆ خەڵکی جوتیارانی هەرێمی کوردستان عیبە وەڵڵا کەم تەرخە من جەنابی وەک کاگنێچیر دەستە بەغدا وەڵڵا کەیفی لێ بە 24 سعات دەهێنێت جەنابی شێخ لاور چووە وەڵڵا کەیفی لێ بە 24 سعات ئەو پارەیمان بۆ دێنێ ئێمە مردی خەڵک تووشی نەخۆشی نەفسی بوو خەڵک تووشی کێشەی کۆمەڵایەتی بوو خەڵک تووشی کێشەی ژن تەلاقدان بوو من وەکو جوتیاری کۆی قسە دەکەم ناوم ڕابەر عەبدوڵڵا حەمەدەمینە زۆر سوپاستان دەکەم